پیغمبری خوا صلی الله علیه وسلم کاتێک لە ناشتنی تەرمێک و جەنازەیەک دەبوونەوە کاتێک خۆڵیان بەسەردا دەکرد پیغمبری خاتم صلی الله علیه وسلم لەسەر گۆڕەکەی دەوەسا و دەیفەرموو استغفروا لأخيكم وسلوا له بالتثبيت فإنه الآن يسأل دەیفەرموو ئەی ئومەتەکەم داوای لێخۆشبوون بۆ ئەو برایەتان کەن هەمووتان ئەوەی لەسەر ئەو قەبرستانەیە هەمووتان بەیەکەوە بڵێن یا ڕەبی پەروەردیگارە لێی خۆش بی یا ڕەبی پەروەردیگارە عەفوی کەی یا ڕەبی پەروەردیگارە ڕەحمی پێ بکەی پەروەردیگارە بەندەی تۆیە میوانی تۆیە گەڕاوەتە لای تۆ بە لوتف و کەڕەمی خۆت لێی خۆش بی یا ئیلەه العالمین و پێغەمبەر دەیفەرموو صلی الله علیه وسلم داوا بکەن پەروەردیگار زوبانی جێگیرکە زوبانی پاراوکە زوبانی ڕاگیراوکە لە ئەوەی جوابی مەلایکەتەکان بە پاراوی بداتەوە چونکە ئێستا پرسیاری لێ دەکرێت برایان هەمووتان بپاڕێنەوە پەروەردیگار زوبانی پاراوکە کاتێ مەلایکەتەکان پرسیاری لێ دەکەن من ڕەبوکە پەروەردیگارت کوێ بوو بە زبانێکی پاراو بڵێ الله ڕەبی الله جەلە جەلالو پەروەردیگار و پەروەرێنم بوو دوعای بۆ بکەن زبانی پاراو بێ کاتێ پرسیاری لێ دەکرێت دەربارەی پێغەمبەری بە زبانێکی پاراو بڵێ محەممەد المستەفا صلی الله علیه وسلم پێغەمبەرم بوو کاتێ پرسیاری لەبارەی دینی لێ دەکرێت دوعای بۆ بکەن بە زبانێکی پاراو بڵێ ئیسلام دینم بوو بەرنامەم بوو پرۆگرام و منهەجی حەیات و ژیانم بوو برایانی خۆم رب العالمین لە قورئانی پیرۆزدا لە سوورەی ئەلبەقەرە لە ئایەتی 281 کە کۆتا ئاەتێکە ئیبن عەباس دەفەرمێ دابەزیوەتە سەر دڵی پێغەمبەری خاتم صلی الله علیه وسلم رب العالمین دەفەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون رب العالمین دەفەرمێ بترسن لەو ڕۆژەی کە تێیدا دەگەڕێنەوە لای پەروەردیگار ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی پیاوەکان ئەی گەنجەکان بەتایبەت ڕووم لە ئێوەیە بترسن لەو ڕۆژەی کەوا دەمرن و دەگەڕێنەوە لای پەروەردیگار هیچ کەسێکتان لەگەڵ نایە نە پۆستت نە پلەت نە پارەت نە سەربەت و سامانت نە شەهادەت نە خۆبادانت هیچ شتێکت لەگەڵدا نایە بترسن لەو ڕۆژە ئەی ئەو کەسەی تاوانباری ئەی ئەو کەسەی ساڵانێکە گوناه دەکەی تا ئێستا تەوبەت نەکردووە بترسن لەو سات و کاتێکەوا دەمری مەلەکول مەوت یەقەت دەگرێ نوێژ نەکەرەکان بترسن لەو ڕۆژێکەوا دەگەڕێنەوە لای رب العالمین بترسن لەو ڕۆژێکەوا خۆڵتان بەسەردا دەکرێت ئەی ئەو کەسەی تا ئێستا تەوبەت نەکردووە لەو مانگە تا ئێستا ڕۆژوەیەکت نەگرتووە ئەی ئەو کەسەی زیناکاری مەشروب خۆری دووری لە منهەجی رب العالمین واتقوا يوما ترجعون فيه إلى الله بترسە لەو ساتەی بترسە لەو ساتەی خۆڵت بەسەردا دەکەن بترسە لەو کاتەی نزیکترین کەسی خۆت خۆڵت بەسەردا دەکە بە تەنها جێت دێڵێ ئەو گەنجەیە بەسەربەستی و بەسەر بڵندی ژیا بە دینداری و بە ئیمان و بە ئیسلامەوە ژیا ئەهلی مزگەوت بوو ئێمە شایەدی بۆ دەدەین کە ئەهلی مزگەوت بوو یا ڕەبی پەروەردیگارە بۆ خاتری لوتف و کەڕەمی خۆت تۆش بە ئەهلی ئیمان و ئیسلام قبوڵی کەی یا ڕەبی پەروەردیگارە خۆشوی سات و کاتی ئەو کاتە بێکەوە گەڕاوەتە لای تۆ ئەو گەنجە ئەهلی مزگەوت بوو ئەو گەنجە ئەهلی ڕۆژوو بوو بەسەربەستی گەڕاوە لای پەروەردیگار گەنجگەلانێکی زۆریشمان هەن بە ڕوڕەشی دەگەڕێنەوە لای پەروەردیگار دنیایان دەچێ و قیامەتیشیان دەچێت واللهی گەنجەکان مردن نە بە پیریە نە بە گەنجیە نە بە ساغیە نە بە نەساغیە ئەو کاتەی کە بێ ئاگای ئەو کاتەی سەرگەرمی گوناهە و تاوانی لەواشی ئەو کاتە مەلەکول مەوت یەقەت بگرێت ئەگەر بەسەر قەبران نەگەڕێینەوە ئەگەر بە مردنی ئەزیزان نەگەڕێینەوە ئەی هاوار کەی دەگەڕێینەوە بەچی دەگەڕێینەوە ما رأيت منبرا قط إلا والقبر أفظع منه پیغمبر صلى الله عليه وسلم لحديث صحيح دفرمي هزي من يكم ندي وما ترسي دار تربه ترسناك تربه لقبر لقر برا پیغمبر صلى الله عليه وسلم ترسي أي هاوار أمنو توبونا ترسين أريبونا قرينوا أريبو أو همو مردو بدسي خوما لقور دنين أو همو سر قبرانا دكين هر وقت زارانين هر ياخين هر توبناكين هر تنزلناكين لو قناه ولو تاوانانا رودك ما خزمو كسي أو مردويا ئەوە گەڕاوەتەوە لای پەروەردیگار گەڕاوەتەوە لای زاتێک کە لە دایک و باوکی بەڕەحمتر و بە شەفەقەترە ئەوە دابڕانی هەتاهەتایی نییە ئەوە دابڕانێکی کاتیە وەکو ئەو وایە لە ژوورێک کەسێک بچێتە ژوورێکی تر لەو دنیاە پڕ لە خەم و خەفەتە و کاتی و کورتی و کەمەیە ڕۆیشتووە چۆتە قیامەتێکی هەتاهەتایی ئینشا ئەڵڵا پەروەردیگار لە بەهەشتا بە دایک و باوک و خێزان و منداڵ و برا و ئامۆزا و دەر و دراوسێ و خزم و کەسانی شاد دەکاتەوە برایان دابڕانی هەتاهەتایی دەزانی چۆنە یەکێک لە جەهەنەم بێ ئەوەکەی کە لە بەهەش بێ ئەو برایە لە مانگێکی پیرۆز دامرد ئەو برایە بە زمانی بە ڕۆژوو دامرد ئەو برایە ئەهلی مزگەوت بوو
ئەو برایە لە دوو ئیمامان نوێژی دەکرد، ئەو برایە ڕوو لە قیبلە بوو، ئەو برایە لە ناخەوە لەگەڵ پەروەردیگارە خۆی یەکلای کردبەوە. خزم و کەسی ئەهلی ئیمان و ئیسلام بن لە بەهەشت تا هەتای لەگەڵ یەکدان. بۆیە سەبر بگرن، بۆیە بە قەدەری ڕەب العالەمین ڕازی بن. پەروەردیگار کەسی گەورە بەشی گەورە تاقی دەکاتەوە. پەروەردیگار ئێوەی بەشانێک تاقی کردوتەوە، خزم و کەسی ئەو مردووە پێغەمبەرانی پێ تاقی کردوتەوە. فاصبر كما صبر أولو العزم من الرسل. ئەگەر بابیەتی ئەگەر داعشێتی والله برا پێغەمبەران منداڵیان لێ مردووە. پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم سێ کوڕی مردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ کچی خۆی بەدەستی خۆی ناشووە. پەروەردیگار تۆی بەشێک تاقی کردوتەوە، باوکی بەڕێزی دایکی بەڕێزی، پێغەمبەری خاتەمی پێ تاقی کردووە صلی الله عليه وسلم. دەکەواتە ئەگەر سەبر گربی هەم پەروەردیگار بە تۆی شاد دەکاتەوە، هەمیش لەگەڵ پێغەمبەری خاتەم و پێغەمبەران دادەبن لە باشتا. یا ڕەبی پەروەردیگار لە گوناهی خۆش بی.